مناڵەکان مناڵی ئێمە زۆریان پێ ناخۆشە باوکیان لەگەڵیانە تند بێت، تند و تیژ بێت، بەتایبەتی باوک. سبحان الله، مناڵ دایک هەرچی لێ بکە ئازاری نییە. دایک لێدات، گوێنی پێدا، عەزیەتی ئەدا، مناڵەکە لە دڵی ناگرێت. بەس باوک یەک قسەیە بکات بە مناڵ جارێ ماتە بێ، مات. سبحان الله، ماتە بێت. ئەڵێ قسەی دایک ئازاری نییە، بەعام ئازاری نییە، بەس قسەی باوک ئازاری زۆرە. بۆیە ڕۆکەی من ئالەم خاڵەدا لە باوکەکانە. مناڵ زۆری پێ ناخۆشە باوکی توندڕەو بێت لەگەڵیانە، تند و تیژ بێت لەگەڵیانە، گوێنیان پێ بدات، سوکایەتیان پێکە، بە تایبەتی باوکی بەڕێز. ئاگادار بە لەناو مەجلیسە، لەناو خەڵکە مناڵەکانی خۆت مەشکێنەوە. مناڵی تۆی خۆ دوژمنت نییە، لە هەموو کەسێ نزیکترن لە تۆ، لە براکانت نزیکترن لە تۆ، لە کەسوکار لە تۆ نزیکترن. دڵیان مشکێنە، سوکایەتیان پێ مەکە، مەیان شکێنەوە. کوڕێکت هەیە عازەبە، ژنی هێناوە، مەعقولە ناو خەڵکا سوکایەتی پێکەی؟ ئەیشکێن تۆ لای ئەمەکە و خزم، ئەمە خزمەکەی چەکە؟ نەخێر، خزم نایخوا، مەیشکێنەوە. وەکو پیاوێکی عاقڵ، وەکو باوکێکی دڵسۆز، بیبە لە شوێنێکە قسەی لەگەڵ ڕۆڵێکیان بۆ واکەی. ئەمە بکە، ئەمە مەکە. پێویست ناکە لای مامە و خاڵە و ئامۆزا و پورزا و خزم بایعەکە بیشکێنیتەوە، سوکایەتی پێ بکەی، پێی ناخۆشە. چەنەها کەسێ ژن و مناڵی هەیە، باپیرەیە، باوکی سوکایەتی پێکە، بە بەچاو خەڵک گوێنی پێدا. ئەو دایکی داماوەگەی هەروازی لێ بێنە هەزار جار ناو خەڵکە شکێنراوەتەوە. باوانە بین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشتە بوو لە حەدیث صحیح بوخاری مسلم داهاتووە. ماچی ئیمامی حەسەنی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، حەسەنی کوڕی ئیمامی عەلی ڕەزای خوای لێ بێ. یەکێک لە دانیشتە بوو ناوی ئەقڕەعی کوڕی حابیس بوو. ئەقڕەع تەماشای پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم، ماچی حەسەنەکە. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەخوا دە مناڵم هەیە، دە مناڵ، حتا ئێستا ماچی یەک مناڵم نەکردو. ئەمە ناو خەڵکی ئێمەدا ئەمە پیاوە، پیاو ناو خۆمانە، بەس لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەخێر، دە مناڵم هەیە تا ئێستا ماچی یەکیانم نەکردو. فنظر إليه، پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم تماشایکی کرد، فەرمووی من لا يرحم لا يرحم. ئەوەی ڕەحم بە خەڵکی نەکا، خوش ڕەحمی پێ ناکە. تۆ بێڕەحمی، بێڕەحمی، مناڵ ماچ ناکەی. نەیفەرموو ئافەرین بەڕاستی تۆ پیاوی، تۆ پاڵەوانی، دەست خۆش بێ، ئافەرین بۆ تۆ کە ماچی مناڵ ناکەی. بەڵکو پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم نەخێر، ئەوەی ڕەحم بە مناڵ نەکە، خوش ڕەحمی پێ ناکەت. بۆیە مناڵەکانت مەشکێنەوە. مناڵ پێی ناخۆشە بیشکێنیتەوە، با ڕاستەکی باوکی ئەوی، بەس پێی ناخۆشە. تۆ خۆت پێت خۆشە باوکت بشکێنێتە ناو خەڵکە؟ ناوەڵا، دەیوەڵا کوڕەکەی توش پێی خۆش نییە، کچەکەی توش پێی خۆش نییە. لە ناو خزمە سوکایەتی بە مناڵی خۆتان مەکەن، تکاتان لێ یەکەم، مەیان شکێننەوە. بەخوا خەڵکە زانم ئاوا سوکایەتی بە کوڕەکەی خۆی کردووە، ڕێک چۆلە لە دڵۆکی خۆی کوشتووە، خۆی کوشتووە. ئەمجا باوک هەتا مردن پەشیمانە. با غەڵەت نەکەن. خۆجارێ کوڕەکە لە تۆ بە قوتر بەرامبەرت ناوەسێ، نابێ بەرامبەرت بوەستێ، بەڵام کە ڕێزت لێ ئەگرێت و سوکایەتی پێ مەکە، خزمەکەت مەرج نییە دڵسۆزت بێ، لای خاڵۆ مامە مەیشکێنەوە، سوکایەتی پێ مەکە. تکاتان لێکم، لە کۆتاییدا دەڵێم ئاگاتانە دڵی مناڵەکانیشتان بێت. مناڵەکان ئێوەش ئاگاتانە دڵی دایک و باوکتان بێت. ئەم چەند خاڵێکی کەم و باسم کرد. تکاتان لێکم فەرق و جیاوازی مەکەن، با دوژمنایەتی لەبین مناڵەکانتانە دروست نەبێت. کاتێ یعقوب سەلامی خوای لەسەر بێ زیاتر یوسفی خۆشویست، چی کارە ساتێ ڕوویدا؟ بیران لە کوشتی براکەیان کردو کرد ناو بیریشەوە. چەند ساڵ لە باوکیان دووریان خستەوە. دووری مەگرە بەیانی کوڕەکەت، کچەکەت چەقۆی بکاتە سکی ئەو کەسێکە خۆشتەوی بیکوژێت، نازان عەقڵی پێ ناشکی. کەواتە ئاگاداری خۆتان بن، زەرەرەکەی خۆتان دەیچێژن.